یانەی سێ سادق لە ئامادەکاریەکانی بۆ خولی نایبی کوردستان بەردەوامە. ڕاهێنەرانەکە دەڵێت پشتیان بە کۆمەڵی یاریزانی لاو و بازبوون بەستۆ بۆ خولەکە. سەرۆکیانەش دەڵێت قەیرانی دارایی بەرەوشیان بەرنادا و لەسەریان قوڵتر بۆتەوە. یانەی سێ سادق لە ئامادەکاریەکانی بۆ خولی نایبی کوردستان بەردەوامە. ڕاهێنەریانەکە دەڵێت پشتیان بە کۆمەڵێک یاریزانی لاو و بازبوون بەستووە و چاوەڕوانی دەستپێکردنی خولی نایبی کوردستان دەکەن. سەرەتا بەخێراتنی زاناتانەکەم بۆ بەسەرکردنەوەی ینی وەرزشی سایق سوپاس بۆ خوای گەورە ئامادەکاریە باشمان کردووە وەکو ینی وەرزشی سایق ئامادەین بۆ خولەکە. تیپێکی تۆکمە و چاکمەیە لە لاو و یاریزانی ئەزموندار بە حقیقت ئەتوانم بڵێم گەیشتونەتە کۆتایی ئامادەکاریەکانمان تیپێ باشمانەیە و دڵنیام ئەم تیپا بێتە ژمارە لە خولی نایب. تەیب ڕەشید سەرۆکی یانەی سێ سادق دەڵێت قەیرانی دارایی و نەبوونی پارە بەرۆکی یانەکەی بەرنادات و هیچ سەرچاوی داهاتێکیان نییە و قەیرانەکە لەسەریان قوڵتر بووەتەوە، بەڵام یانەکەی جێنایەڵێت و لەسەر گیرفانی خۆی یانەکەی سەردەخات. ئێمە یەکێکین لەو یانانەی کە هیچ سەرچاوەیەکی داهاتمان نییە، ئەوەی کە لە ساڵانی ڕابردوش کراوە هەمووی دەستکردن بووە بە پشتێنی ئەموو ئەوە. ئێستش هەستەکەین پشتێنەکان نەماون، ناشمانە دووبارە سێبارێکینەوە تا ئەم کاتێکە قسە لە خزمەت جەنابتان ناکەین لە قەیرانین و قەیرانەکەش قوڵە بەڵام یەک دوو هەنگاومان ناوە بۆ ئەوەی بتوانین ئەمیانە بکەین بە خاوەنی داهات. لای خۆیانەوە یاریزانانی یانەی سێ سادق دەڵێن ڕایەنانەکانیان بە باشی ئەنجامدا و بەگوڕ و تینی سەرکەوتنەوە یاریەکانی خولی نایاب ئەنجام دەدەن. سپاس دەخواتوانی وانە تیپێکی تۆکمە دروستکەین و ئیشەڵا لە لیاقە و لە نەفەس و هەموو شتێکە سپاس بەخواتوانین بڵێن تا ڕادێکی باش ئامادەین و هیچ ئیشکالێکمان نییە. سەرەتا بەنای خۆی گەورە میربان بەخێراترینی کاڵەکەتانەکەم یانی وەرشی سێ سادق تقریبان مانەکە بەدەستمان کردووە بە ئامادەکاری بۆ خولی نایبی کوردستان و کە بڕیارە 25 مانگ بەڕێ بچێت. سێ سادق ئەم ساڵ پشتمان بە کۆمەڵ یاریزانی لاو بەستووە، هەروەها تەموحی یانی وەرشی سێ سادقی شەڵام ساڵ ڕێزەکانی پێشەوە بێ. یانەی وەرزشی سێ سادق یەکێکە لە یانە بەهێزەکانی کوردستان و ڕکابەری بەشێکی زۆری یانەکانی کوردستان دەکات. نزیکەی مانگیەکە ئامادەکاری دەکات و خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەکان ئامادە کردووە. هەرچەندە یانەکە لە قەیرانێکی قوڵی داراییدایە، بەڵام یانەی سێ سادق نزیک بووتەوە لە کۆتاییەنان بە ڕایەنانەکانی. سەرپەرشتیارانی یانەکەش دەڵێن بە پشتبەستن بە کۆمەڵی یاریزانی لاو و بەهێزەوە چاوەڕوانی دەستپێکردنی خولی نایابی کوردستان دەکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، سێ سادق.